ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی ئاڵۆز و پڕکێشە و ململانێدا گوزەر دەکات. ئاخۆ کورد بەم پەرتەوازیەوە دەتوانێت ئەم دۆخە پڕگۆڕانکاریە ئاڵۆزەی ناوچەکە بە سوود و قازانجی خۆی بشکێنێتەوە. ئەم چاودێرە سیاسیە دەڵێت کورد دەبێت بە وریاییەوە هەنگاو بنێت لە بەرامبەر ڕووداوەکان، چونکە هەر هەنگاوێکی هەڵا ئەگەری لە دەستدانی متمانە و ئەو دەستکەوتانەی بەدەست هاتوون بۆ چەند دەیەی دیکە بخاتە دواوە. ئەگەر هاتوو ئێمە تەجاوزی ئەو هێڵە گشتیانەمان کرد، ئەو هێڵە گشتیانەمان کرد کە هێڵی سیاسی سوورن و نابێت تەجاوزیان بکەین. یعنی ئێمە نابێ بۆ نمونە خۆمان بەرە و لەبەر ئەوەی کە سەرکێشی و مڕاوەغەیەکمان تیابێ خۆمان بەرە و ئینتیحارێکی سیاسی بەرین. ئەم هەنگاوبردن پێشەوەی ڕەنگە دەیان ساڵ بمان باتەوە دواوە، ڕەنگە سەدان ساڵی تر ئەو متمانەی کە ئێستا لەناو وڵاتانە دروستمان کردووە لە باری بەرێ. لە ئێستادا ڕووداوەکان وا خۆی وێنا دەکات کە کورد لە بەردەم دووڕیانێکی مێژوویدایە کە لە 100 ساڵەی ڕابردووی خۆیدا هەلی بەم شێوەی بۆ ڕێک نەکەوتووە. بە بڕوای چاودێرانیش بۆ گەیشتن بە ئامانجەکانی میلەت دەبێت سەرکردایەتی سیاسی کورد لەسەر پرسە نیشتیمانیەکان هاو هەڵوێست بن. جا کورد ئەگەر بێ وەک نەتەوەیەک مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخی ئێستا هەیە بیکەوە بە قازانجی تەواو بێ بتوانێت هەنگاوی ئیجابی بنێ، ئەبێ وەک نەتەوەیەکی یەک پارچە مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانە بکە. ئەو پارچەیەشکەوە لە ناوخۆ هەیە چارەسەر بکرێت، تەنها لە ناوخۆیە حەسر بکرێتەوە لەگەڵ پێشاتەکانی دەرەوە ڕووداوەکانی دەرەوە بە پارچەی مامەڵە نەکا. ئەگەر بەم شکلی کەەوە ئێستا هەیە کورد لەگەڵ داهاتووە مامەڵە بکە، ئەوە بێگومان مێژوو بخوێنینەوە یەکێک یان سەرەکی ترین هۆکار کە بوو بێ بەهۆی ئەوەی کە کورد هەلە مێژوویەکانی لەدەست بچێ بریتی بۆ لە کەرتبوون و نەبوونی کۆدەنگی و یەکدەنگی. هەموو لایەنە سیاسیەکان ئامادەی گفتوگۆکردنن، بەڵام ئەوەی بەلای شەقامی کوردیەوە گرنگە. لایەنە سیاسیەکان لە داواکاریەکانیان بێنە خوارەوە لە پێناوی بەدەستهێنانی هیوا و ئاواتەکانی چەند ساڵەی هاوڵاتیانی ئەم هەرێمە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماوەی چەند ساڵێکە بە کۆمەڵێک گۆڕانکاری و ئالۆزیە تێئەپەڕێ. لە ئێستاشە چاوەکان لەسەر هەرێمی کوردستان و پێیان وایە و ئەڵێن ئەبێ ناوماڵی کوردی ڕێک بخرێتەوە و ئالۆزیەکان وەلاوە بنرێن بۆ ئەوەی کوردیش لەگەڵ هەموو ئەم گۆڕانکاریانەیە هەنگاوی باش بنێت بۆ ئەوەی بە سوود و قازانجی نەتەوەکەی بشکێتەوە. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.